بەناوی خوای جوانکاری جوانویست سڵاو و بەرەکەت و ڕەحمەتی خوای پەروەردگار لە هەموو لایەک بێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەلکەیس، کەیس واتە ئینسانی عاقڵ و ژیر و بەسەلیقە و تێگەیشت و کامڵ. ئەڵێ ئینسانی عاقڵ و ژیر و بەسەلیقە و کامڵ کێیە؟ ئەوەیە کە سەرکۆنی نەفسی خۆیەکە، ئیدانەی نەفسی خۆیەکە. بۆچی ئینسان ئەبێ ئیدانەی نەفسی خۆی بکە؟ یعنی ئینسان خۆی خۆش ناوێ، یعنی نەفسی ئینسان خراپە لەگەڵ خۆیاکە، واتە من نەفسم خراپەم لەگەڵاکە. قورآن فەرمێ ئین النەفس لەئەمارەة بالسوء إلا ما رحم ربي. کابوو بەڵێ ئەم حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم و ئاەتێکیش پێشگیریەکە لە قورئانە. خۆی پەروەردگارە فەرمێ ئین النەفس لەئەمارەة بالسوء إلا ما رحم ربي. إن حروفی مشبه بالفعل ئەوانەی بەڕێزانەتان عەرەبی ئەزانن و ئەداتی تەوکیدە، واتە پەروەردگار بە تەئکید فەرمێ هەموو نەفسێک ئەمرەکە بە خراپە، هەموو نەفسێک. بەڵێ بە موسڵمان نا، ئەفەرمێ لە بیدایەتە ئەفەرمێ ئین النەفس لەئەمارەة بالسوء، هەموو نەفسێک ئەمرەکە بە خراپە إلا ما رحم ربي، إلا نەفسێک نەبێ کە خوای پەروەردگار ڕەحمی پێکردووە. نەفسێک کە خوای پەروەردگار ڕەحمی پێکردبێ یعنی نەفسی ئینسانی مسلمانە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەفەرمێ ئەلکەیس من دان نەفسه وعمل لما بعد الموت، ئەفەرمێ ئینسانی عاقڵ و ژیر بەسەلیقە ئەو کەسەیە کە ئیدانی نەفسی خۆیەکە وعمل لما بعد الموت، ئیش بۆ دوای مردنی ئەکا. کابوو بەڵێ بەڕێزان هەموو نەفسێک ئەمرەکە بەخراپە ئیلا ئەداتی ئیستیسنایە، ئیلا ئەو نەفسانە نەبێت کە خوای پەروەردگار ڕەحمی پێکردوون، کە ڕەحمی خوای پەروەردگار لە دڵیانەیە، کە ئەم دینی خوای پەروەردگار لە دڵیانەیە، کە ئەزانێ پەروەردگار بۆچی دروست کردووە، کە ئەزانێ لێرە لەم دنیایە چەند دنیایەکی میحنەتە و دوایی ئەچێ بۆ شوێنێک بۆ قیامەتێک کە شوێنی حەسانە و ئارامی و ئاسوودەیی ڕۆح و گیان و جەستە و هەموو شتێکە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حەدیثێکی ترا فەرمێ کن في الدنيا كأنك غريب أو عابر سبيل. هەموو شتێک لە دنیای وابزانە، هەموو ئەو کاتانێک کە لە دنیای وابزانە كأنك غەریب، کە تۆ ئینسانێکی غەریبی ڕێبواری، ئەو عابر سەبیل سەفەرێک دەیە و تێپەڕی و عەبوورێکی پیایە. چۆن ئینسان کە ئەچێ بۆ سەفەرێک هەرچەندێکی پێ بچێ، ئێستا ئەوانە و خەڵکانی کە لە ئەوروپا 20 ساڵ لە ئەوروپا ئەژی خۆی بە مسافر ئەزانێ، ڕۆژێک هەر لە دڵیاتی بگەڕێتەوە وڵاتی خۆی بۆ ئێرە شوێنی و خۆیەتی. بەڵام ئێمەش بەڕێزان لەگەڵ بووین، لەگەڵ دروستکراوین و دوایی ئەچینەوە ناوگڵ. بەڕێزان کەوابوو ئێمە ئەچینەوە ناوگڵ و دواییش لە ناوگڵا زیندوو ئەبینەوە و جارێکی تر ئێمە بۆ شوێنێک گەڕۆین کە قیامەتە و شوێنی لێپرسینەوە پاداشتی چاکە و خراپەکانمان وەرەگرین، شوێنی حەقیقەتی ئێمە ئەوەیە. بۆیە بە تەئکید ئینسانی عاقڵ و ژیر ئەوەی کە ئیش بۆ دوای مردنی خۆیەکە. بەڕێزان والعاجز اونجا ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئینسانی عاجز کێیە؟ ئینسانی بێئاگا کێیە؟ بێخەم کێیە؟ ئینسانی سەرخۆش و داماو کێیە؟ من اتبع نفسه هواها وتمنى على الله. دوای نفسی خۆیەکەوێ، نفسی حەزی لە هەر چی بوو تر بە شوێنی ئاکەوێ، حەزی لە هەر شتێک بوو. کورە ئینسان کاکە تر نابێ بێدڵی خۆشی بکە و پیاوە تا گەنجێتر بێدڵی خۆی نەکەونا. بەڕێزان لە ئیسلامە هەموو شتە خۆشەکان دانراون و هەموو شتانی لەسەر زەویان بۆ خزمەتی ئینسان دانراون، بەڵام هەموو سیستەمی کەونی وایە هیچ شتێک بەڕەها نییە. بەڕێزان هیچ شتێک لەم کەونەیە ڕەها نییە. کابوو ئەم شتانێک کە خوای پەروەردگاریش بۆ تۆی داناوە هەر ڕەها نییە، پێت ئەڵێ ئەمە حەرامە و ئەوە حەڵاڵە، ئاوا بڕۆ، ئاوا مەکە، ئاوا بخۆ، ئاوا سیرکە کە پێشتری شابتێکمان بۆ داوە. بەڕێزان بۆ ئینسانی عاجز ئەوەی هەموو شتێک کورە خوا گەورەیە، کورە پشت بەخوا. بەڕێزان خوا گەورەیە، بەڵام خوای پەروەردگاریش عەقڵی یاوە بە تۆ، سەلیقەی یاوە بە تۆ، ژیری یاوە بە تۆ.
گەورەترین کائین گەورەترین دروستکرا و لە سەرزەویە تۆی ئەی ئینسان کابوو گەورەترین دروستکرا و لە سەرزەویە تۆی بەهەشت و جانەمی بۆ تۆ دروست کردووە ئەو بەهەشتەی کە بۆ تۆی دروست کردووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کا فەرمێ ما لا عین رأت ئەمە لە وەصفی بەهەشتە ولا أذن سمعت ولا خطر على قلب بشر ئەم بەهەشتە ما لا عین رأت هیچ شاوێک نەیبینیوە لە سەرزەویە ئەوەی هەموو کەون گەڕاوە هەموو خۆشەکانی ئەم سەرزەوی بینیوە شتیوان نییە چاویشتیوە خۆشی نەدیوانەی لە بەهەشتا هەیە ولا أذن سمعت ئەو سەتا و دەنگە خۆشانی لە بەهەشتا هەیە کەس گوێی لێ نەبووە لەم دنیایە ولا خطر على قلب بشر و بخطورەی دڵی هیچ کەسێکی شانە هاتووە ئەوەندی وە جاری وە ئێمە لە خەوا خەوێگە بینی لە خەوا بووین بە خاوەنی شادێکی گەورە بووین بە سەرمایەدارێکی گەورە بووین بە دەسەڵاتدارێکی گەورە هەموو دنیای تۆیە لە خۆشی و کەیف و سەفای ئەمە بەختۆرەی دڵ بەخەو کە خەبەرتە بێتەوە ئەمە خەو بوو خۆزگە ڕاست بیایە خۆزگە ئاواتە خوازی کە ئەمە ڕاست بیایە ئێ بەڕێزان بەهەش زۆر زۆر لەمانش خۆشترە ئەو شتە خۆشایی لە باشدا هەیە بەم قوتوڕەی دڵی تۆی شانایە ئەی بۆ ئێمە خۆمانی بۆ ئابادە نەکەین ئێخوای پەروەردگار باشتی بۆ چێ دروست کردو بۆ تۆی دروست کردووە ئێدە خۆتی بۆ ئامادەکە ئێ قورس نییە توێژوی بۆ کۆکەرەوە معقول نییە ئینسانی عاقڵ ئەوە نییە بڵێن کاتە ئەوە ئیمتیحانە کوڕ ئەخوا گەورەی ئەسمە ژووری ئیمتیحانەوە ئەسماقای ئیمتیحانەوە پشت بەخوا پشت بەخوا بەڵام سنەتی کەون وایە ئیمتیحان سەعیەوێ هیلاکبوونیەوێ ماندووبوونیەوێ ڕەنجیەوێ شەو نەخەوتنی ئەوێ ئێتو ئەمەنەکەی ئیتە دەرەجە ناهێنی دەرناچی دەرەجەی زۆر بەرز ناهێنی بەهەشت و جەهەنەمی شەروایە خۆی پەروەردگار دروستی کردووەڵێ ئەم بەهەشتە پێویستی بە سەعیکردن هەیە پێویستی بە زەخیرە هەیە پێویستی بەوەی خۆتی بۆ ئامادەکەی بۆی بەڕێزان بەڕاستی پێویستی خۆمان بۆ ئامادەکەین بۆ بەهەشتێک بۆ لێپەرسینەوەکی خۆی پەروەردگار ئەم بەهەشتەی بۆ من و تۆ داناوە ئینسانەکانی داناوە و حەزیشەکە هەرچی ئینسان لەم سەرکەونایە هەمووی بچێ بۆ بەهەشت خەمی ئەوە نەبێت جێگای هەمومان و زیاتر ئەبێتەوە و ئینشاءڵڵا خۆی پەروەردگار هەمومان بژێڕێ لە ئەهلی بەهەشت خۆی پەروەردگار لەگەڵ پیاو چاکان و ساڵحینە حەشرمان کە خۆی پەروەردگار دڵەکانمان ئاوادان بکاتەوە بە نووری ڕەحمەت و بەرەکەتی خۆی خۆی پەروەردگار وامان لێ بکە کە ببینە خزمەتکارێکی دینەکەی خۆی پەروەردگار وامان لێ بکە لە ڕوومان بێ لە قیامەتە بڵێن ئەی پەروەردگارە عەبدی تۆ بووین و لەسەر ڕێبازەکەی تۆ بووین هیوادارم سوودێکمان گیان دەبێ فراز و سەرکەوتوو بن أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله